دەمانەوێت لەگەڵ کەسانی شارەزا و کەسانی پسپۆرت قسە بکەین. بەڕێز دکتۆر هونەر عیسا میوانی ئێمەیە قسەی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر هونەر دەکەین. ئەمیش هەندێک زانیاریمان تایبەت بە مەپس 23 پێ بدات. بەڕێز دکتۆر زۆر بەخێر بێ، زۆر باش بەخێر هاتی گرنگ و دیدارێکی گرنگ پێمان خۆشە زانیاریەکان لە جەنابەت بۆ بینەران بگوازینەوە. پێمان بڵێ مەپس 23 چییە جگەلەوەی کە من و هاژە گوتمان گرنگی مەپس 23 چییە؟ جا دکتۆر ببوورە هەر تۆشمان بینی وزەیەکی باشمان لێوەرگرتی، تۆش پڕ ئینەرژی بووی. بەخێر هاتی ئەوە باش بوو بۆ ئێمە. بەیانیەکی خۆشە، زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. زۆر سپاس. ڕاستی مەپس ئامانجی مەپس لەسەر ئەمە بووە کە ئەو کێشانەی کە لە ناوچە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بە شێوازێکی ئاکادمی گەنگەشەی بوو بکرێت و دواتریش هەندێک وەکو بڵێ پێشنیار بکرێت بۆ ئەوانەی کە بریار بەدەستن، بۆ ئەوانەی کە خاوەنی بریارەکانی ناوچەکەن و بە تایبەتی لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پێشنیارەکان بەرچاو بگرن بۆ ئەوەی سیاسەتی خۆیان دابڕێژن. ڕاستی ئێمە دەست لەبەر ئەو ئامانجانە ئێمە دیزایانی مێپسەکە بە جوورێک بوو کە بە وەرکشاپ دەستمان پێ کرد. لە وەرکشاپەکان لە ژوورەکان یعنی مناقشات کرد بەبێ ئەوەی کە ئێلام لەوێ بەبێ ئەوەی کە نەتایجەکان بدرکێت. دوای کە وەرکشاپەکان تەواو بوو، مناقشاتی ئەوەی کە لۆپی وەرکشاپەکانە لە ڕۆژی یەکەم و ڕۆژی دووەمی کۆنفرانسەکە باس بکرێت لەگەڵ کەسانێکی تر ئەوانەی کە بریار بەدەستن و ئەوانیش کە یانیش بکرێتە هەندێک شتەیە کە بکرێتە پێشنیار و ناوترێ بۆەوەی کە سیاسەت دابڕێژن. بۆیە ئەم ساڵە ڕاستی لە دوو وەرکشاپی جیاوازێمە هەموو ساڵ زیاتر ئەوەی کە وەرکشاپەکانمان هەبوو نزیکی 3 وەرکشاپ هەبوو لە هەمان کات بەڕێوە دەچوو. بەڵام ئەم ساڵە ئێمە دوو وەرکشاپمان هەبوون کە جیاوازیەکەی لەوەداوە کە ویستمان نەک بەس لە بابەتی عێراق و ناوچەکە حتا بچین یعنی لە بابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بە وردی باسی کێشەکان بکرێت. بۆیە باسی کێشەکانی زۆر کراون لەو دوو وەرکشاپە. وەرکشاپێک لەسەر بابەتی ئاسایش و ئاشتی بوو، وەرکشاپێکی تریش لەسەر بابەتی فدرالیزم و حکمڕانی باش و حتا هەندێک وەکو بڵێ سێشنێک لەسەر بابەتی کەش و هەواش بوو. بەڵێ دکتۆر بەڕێز ساوەکو سکرتێری زانکۆی دوهۆک گرنگی زانکۆی دوهۆک چییە وای کردو زانکۆی دوهۆک؟ بەڵێ زانکۆی ئەمریکی دوهۆک بۆچی ینی لێرە بۆ دوهۆکی هەڵبژاردو؟ بۆچی زانکۆی دوهۆک ئەمریکی دوهۆک هەڵبژێردراوە بۆ ئەم کۆڕبەندە جیانێ گەورەیە؟ لە بنەراتەوە باسی ئەوە بکەین بۆچی زانکۆی ئەمریکی لە دوهۆک دامەزرا. ینی وەزانین جەنابی دامەزرێنەری زانکۆی ئەمریکی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور ویژنی لەسەر ئەمە بوو کە دوهۆک شوێنێکی زۆر استراتیجیە، بەس ئەوە نەبوو کە زانکۆ لێرە دامەزرێ. زانکۆ لێرە دامەزرێ بۆەوەی کە هەم پێشکەوتنێک ئەوە بێتە پێش، هەمیش ببێتە مدلێک بوو خوێندنی باڵا زانکۆکانی تر سوودی لێ وەربگرن و لە هەمان کاتیشدا خەڵکانێکی تر چ لە باکوور بێت، چ لە ڕۆژاوا بێت، چ لە لێرە بێت، چ لە شوێنەکانی تری عێراق بن بتوانن بێن لە زانکۆی ئەمریکی مناڵەکانیان بنێنن لە زانکۆی ئەمریکی پەروەردە بکرێن. لەبەر ئەم سەبەبە حقیقەت پەیامی مێپسەوەیە کە زانکۆی ئەمریکی شاری دوهۆک و هەرێمی کوردستان ببێتە ناوەندێکی دایالۆگ لەسەر بابەتەکانی حتا ئەگەر ببێنن پێشی ساڵی 2003 دوای ساڵی 2003 هەرێمی کوردستان ناوەندی گفتوگوەکان بوو ئەو بووە سەبەبی ئەوەی کە حکوومەتی نوێی عێراق پێک بێت دوای ئەوەی کە حکوومەتی ڕوحانی سەدام ڕوویدا. بۆیە ویستمان وەکو بڵێ لەو جەوە بمێنێ و زانکۆی دوهۆک و زانکۆی ئەمریکی لە دوهۆک و شاری دوهۆک و هەرێمی کوردستان هەر وەکو ناوەندێکی گفتوگو بمێنێت. دکتۆر لەم مێپس 23 وەک دەزانی ناونیشانەکە تایتڵەکەی ئەوەیە کە ئاسایش و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ فۆکسەکە زیاتر لەسەر ئەم بابەتەیە. ئەنجامی ئەم مێپس 23 و ئەم پانێڵانە و ئەم وەرکشۆپانەی کە ئەنجام دەدرێت لێرە دەتوانێت چۆن کاری لەسەر بکرێ بۆی بتواندرێ
ئەو گرژی و ئاڵنگاری و ئاڵۆزیانەی کە هەیە لە داهاتوو کەمتر بێتەوە یاخود بەرەو نەمان بڕوە؟ ڕاستی بوو ئەوەی کە سیاسەتێکی وەکو بڵێ sustainable پێڵێن ئەو سیاسەتەی کە بمێنێ ئەگەر بمانەوێ بەو سیاسەتە ینی تعریف بکرێ بۆ ئەوانە دەبێ کێشەکان بە شێوازێکی ئەکادمی گفتگو لەسەر بکرێت ماوەیەکی زۆر تەرخان بکرێت بۆ ئەوەی بزانن کە نقاطی ئیجابی و نقاطی ئەوەکانی چۆنە بێ لەسەر ئەمە ئەو ئەکادمیست ئەو چه ئەکادمی بنچاوانەی کە بڕیار بدەستن دابنیشن و بۆ ئەوەی کە بتوانن سیاسەتێکی گونجاو دابنێن ڕاستی لە ڕووی وەرشاپەکانەوە ئەوە مێبس خزمەتیەکە بەڵام لە ڕووی مناقشات کە ئەمرو سبەی دەکرێت ئەوانەی ئەو خەڵکی ئەکادمی کە لەناو وەرکشاپەکان بوونە مناقشاتی خۆیان دەهێنن و لەگەڵ خەڵکێکی وەکو بڵێ بڕیار بدەست مناقشە ئەکەن و حلولەکان لەوێ پێشنیارەکەن چونکە احتمالە لایەنێکیان وەکو لایەنی بڕیار بدەست ئێمە هەمان بوون لە وەرکشاپەکان بەڵام ئەوانەی کە بڕیار بدەستی سەرەکین دەبێت گوێبیستی ئەو نەتایجی وەرکشاپەکان بن. ویسمان مێبس جیاوازیەک هەبێت لەگەڵ هەموو ئەو فۆرەمانە هەموو ئەو کۆنفرانساتانە کە دەکرێت کە ئامانجی تێدا بێ نەک بەس ئەوەیە کۆنفرانسێک بکرێت بۆ ئێلام و هیچ نەتایجیش نەبێ ئامانجی تێدا بێ و کاری لەسەر بکرێت دوای کە ئەو پێشنیارانە لە لایەن هەردوو بڵێن جیهەتی وەرکشاپەکان کرا دەبێ حکوومەت دابنیشێ پلانێک دابڕێژە و پلانەش ناکرێت پلانێکی مانگێک و دومانگ بێ کە چی بکرێ مەسەلەن بۆ 2 ساڵی تر 3 ساڵی تر لەسەر ئەو پێشنیارانەی کە خەڵکێکی پسپوری ئەکادمیکە لە 47 ناوەندی ئەکادمی دنیا لێرە بەشدارن ئەو پێشنیارانە کە ئەکەن کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی بتوانن ئەوەیەکی حلولێکی نەک بەس حلولێکی ئەوەی هەبێت بەس حلولێک بێت کە بەردەوام بێت. باشە ئەم بەردەوامی دانەیە خود ئەمڕۆ ئەم چەند ڕۆژە کە ئەم کاراکرێ ئەبێت چی بکەن بۆی هەرچی زووترە ئەم هەموو گرژی و ئاڵۆزەی لە دەوری ناوچەکە هەیە ڕاستێ ئێمە بەسی ئاشتی و ئاسایشەکەین لە هەرێمی کوردستان بەڵام ئەم کۆڕبەندە توانێت چی بکات بۆی کە ئەم ئاشتی و ئاسایشە بکرێتە هەلێکەوەکو ئێوە وتان هەرچی زووترە ئیشی لەسەر بکرێت بۆ ناوچەکانی دیکە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەزانی ئەو کۆڕبەندە زیاتر ینی هەندێک پێشنیار پێشکەشەکە بەڵام کاری سەرەکیەکەی دوای ئەمەیە کە پێشنیارەکان بکەن مەسەڵەن بوونەمونە لە بابەتی وەرکشاپەکان کە دوێنێ لە وەرکشاپی خاصەتەن ئەوەی سیکیوریتی و ئاسایش ئەوەی کە ئاسایش و ئاشتی و ئاسایش بوو باسێکی زۆر لەسەر بابەتی ئەوانەی کە نان ستیت ئەکترن ئەوانەی کە ڕۆلیان لە مەسەڵەن بوونەمونە حکوومەتەوانیە وەکو میلیشیاکانە کە تەسیریان چییە بێ لە چ لە ژیانی خەڵک چ لە بابەتی ئابووری چ لە بابەتی سیاسی چ لە بابەتی ئەمنی ئێستا ئەو گۆڕانکاریانە کە کراوان کێ دەبێتە وەکو بڵێ قووەتی یەکەم لە منتەقەکە مناقشات هەیە کە قووەتەکان احتمالاً ببێتە دو قوتبی نابێتە یەک قوتبی بزانە مەسەڵەن ئەو هەموو ڤەریبڵانە یان ئەو شتانەی کە ئەیبینن لە مناقشاتە هەیە کارێک نییە کە ئێمە بتوانین مەسەڵەن ئەگەر حلولێکیش پێشنیار بکرێ حلولەکە بتوانین لە ئەو کاتە یەکسەر جێبەجێ بکەیت یعنی مناقشاتی زۆر مەسەڵەن بوونەمونە مناقشاتی ئەوەی فدرالیزم کرا بابەتی هەرە گرنگە مە بوو گوتی ئایا نقاتی مەسەڵەن ئەوانەی کە سلبین لە بابەتی فدرالیزم ئەوە بوو کە بوونەمونە ئەو فدرالیزم کە لە عێراق تطبیق دەکرێت ئایا فدرالیزمێکی سەرەکیە چونکە حکوومەتی فدرال مەسەڵەن دەتوانێت محافزەکان لا بدەن حەلی بۆ ئەمە چییە بێ ئەوە نییە کە ئێمە بڵێن وەڵا پێشنیارەکەین حەل چییە بەڵام حەلەکان کارێکی ڕۆژێک و دڕۆژ نین کە کاری سەر بکرێت بویە ڕاستی کاری دەوێت بەڵام کاری ئێمە ئەوەیە کە مناقشاتێکی ورد بکرێت بچنە ناو تەفاسیلەوە مناقشاتی لەسەر ئەمە نەکرا ئەو کەسانەی کە لە 47 وەکو بڵێ ناوەندی ئەکادمی دنیادێن هەمویان توێژینەوەیان لەسەر کردووە بە وردی چوونەتە لە بابەتی وەرمەسەن بوونەمونە بابەتی نان ستیت ئەکتر خەڵکانێک هەنە کە بەس لەسەر بابەتە کاریان کردووە لەسەر بابەتی دو قوتبی بوون خەڵکانێک کاریان کردووە مەسەڵەن لەسەر ئەوەی قەتەر کاریان کردووە لەسەر ئێستا شەڕی ئەوەی کە ئێستا لە ئیسرائیل و لە غەزە ڕوویەدا ئەگەر هاتوو ئیسرائیل نەجاحەتینا ڕۆلی ئیران چییە بێ یعنی ئەوانە کەسانێک گەڵێک پسپۆر
لە ڕووی توێژینەوە کارێکی وردیان بکردووە بۆیە پێشنیارەکان کە ئەدرێت پێشنیارەکانی توکمە ئەبن بەڵام کارێک نییە کە تو بتوانی بۆ ڕۆژێک و دڕۆژ حەلەکەی. دکتۆر هونەر ئەنجامی ئەم هەموو پانێڵ وەرکشۆپ و سیمینار و کۆنفرانسانە چۆن دەتوانی کاریگەری لەسەر بڕیاردەرانی سیاست بڕیاردەرانی وڵات بدات ئەو وڵاتانێک کە بەشداری دەکەن بەتایبەت ئێمە ئەگەر باسی عراق و هەرێمی کوردستان بکەین لە ناوچەکە چۆن دەتوانی کاریگەری لەسەر بڕیارەکانی سیاسیەکانی عراق بدات؟ ئەزانی هەر چ شتێکی لۆجیکی تێدا بێ ینی بۆەوەی بزانن کە چ لۆجیکەوە بەڕای من ئەگەر ئەوەی کە پێشنیارەکان ئەخرێتە ڕوو لەسەرمەیە کە بەڵێ ئەوانە نقاتی سڵبین ئەوانە نقاتی ئیجابین بەڵام ئەگەر ئەوە نەکرێت ینی بۆ نمونە شتی تر ڕوویەدا گەر ئەمە بکرێت وا ڕوویەدا چارەسەرەکان چەندها چارەسەر ئەخرێتە ڕوو بەڵام دەمێنێتەوە سەر چونکە گۆڕانکاریەکان لە ناوچەکە زۆر خێرانە دەکرێت لە بەرژەوەندەکانیان خۆش بنیان بەرژەوەندەکانیان هاوبەش بکەن گۆڕن ئیتر چونکە ئەزانی مپس وەکو مپس بریار بەدەست نین بەڵام ئەگەر بریار بەدەست مپس سیاسیەکان مەبەستم ئەگەر بریار بەدەست بانە لەوانەیە حلولەکان بە جوورێک بانە بەڵام هەندێک شت هەیە لەوانەیە چونکە گۆڕانکاریەکان زۆر خێران هەندێک شت هەیە ینی لەوانەیە کێشەیەک تێبکە بەڵام بەردەوامبوونی گفتگو لەگەڵ بریار بەدەستان لەگەڵ خەڵکێکی ئاکادمی تاسیرێکی زۆرە بێت چونکە ئێرە وەکو وڵاتانی مەسەلەن ئەوروپایان ئەوە نییە کە سیستەمێکی زۆر ئەوەیان هەبێ سیستەمێکی وەکو بڵێ لە کاری چ لە سیاسی بێت چ لە کاری ئابووری بێ کێشەکان کەمتر بن کێشەکان زیاتر بن لێرە بەڵام چونکە کێشەکان زۆرن ڕاستی دەوێت ئەو گفتوگوی بەردەوام لەگەڵ خەڵکی ئاکادمی لەگەڵ توێژینەر یارمەتیان نەدەن بۆەوەی بتوانن ئەو بریارەکان کە خەڵکانی کار بەدەست بتوانن بریاری خۆیان بدەن سیاست دابڕێژن. دکتۆر یەکێک لە چەوەرە گرنگەکانی ناو کۆڕبەندەکە باس لە جیا لە ئاشتی و ئاسایش گۆڕانی کەشوهەواکە کامە لە جیهانی سەبووتە کێشە و پرسێکی هەرە گرنگ کە لە کۆڕبەندە جیهانیەکان قسەی لەسەرەکرێ بێگومان لەم کۆڕبەندەش تەوەرێکی جیاواز و گرنگە بێ. زانکۆی ئەمریکی دهۆک چی کردووە کە بتوانێت لە ناو ئەم کۆڕبەندە گرنگە و لە کۆڕبەندە گرنگەکە لەگەڵ ئەم ئەکادمیستانە گەنگەشەی ئەم پرسەش بکات؟ ئاستی ئێمە سنتەرێکمان هەیە هەرناوی سنتەرەکە سنتەری ئاشتی و ئاسایشی مرۆڤەت نەکو سنتەری ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی ئەوەی مرۆڤەتی یەکێک لە بابەتەکان بابەتی کلایمێت چێنجە بەڵام دوینە لە یەکێک لە وەرشۆپەکان بە وردی باسییان بابەتە کرا هەندێک لە توێژینەرەکان ڕاستی هەندێک بابەتی زۆر مەترسیداریان خستەرەوە کە هەتا ساڵی 2030 ئەڵێن مەسەلەن ئاوی عێراق چونکە عێراق ئێستا طبعا مەترسیەکان لەسەر ئاستی عێراق و کوردستان چونکە ئەزانی مەترسیەکان هەرچی ڕووی بدە بابەتی خاصەتەن ئاو بابەتێکی زۆر گرنگە ئەگەر ئاو نەبێ هجرەی مرۆڤی ڕوویەدا ئەوانەی کە کوچی مرۆڤی ڕوویەدا و احتیمال ئەو کوچی مرۆڤیەکە لەبەر بە حکمی ئەوەی لە هەرێمی کوردستان وەزعیان باشتر بێ بینە ئێرە و ئەم کوچی مرۆڤیەت دیمۆگرافیشە گۆڕێ زۆر مناقشە لەسەر ئەمە کرا کە ئەو حلولەکانیش ینی مناقشات کرد چەندین حلولیان دانا بووەوەی چشت بابەتی کەشوها بابەتێکی مەترسی دەرە بە تایبەتی لە ڕووی ئاوەوە ئیتر لەسەر ئەمە هەندێک ناڵێم هەندێک توێژینەر ڕاستی هەندێک دەیتایەکی زۆر مەترسیداریان خستەرەوە لە کاتی وەرکشۆپەکە. دکتۆر هونەر عیسا سکرتێری زانکۆی ئەمریکی لە دهۆک زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ ماوەی سپاس زۆر خۆشحاڵم هیویدارم ئەو سبای ڕۆژێکی زۆر بەرهەمدار بێ و مناقشاتی ئێمەش بگاتە حلولێکی وەکو بڵێ بەردەوام بوو ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە هەیە. زۆر سپاس بۆ بەڕێستە.